بینەرەوە بیسەر عزیزەکانم لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتانێ بێوم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لا دێرم سنتەرین لە لای دکتۆرە گەشین کەمالشا کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکارین قسە و باسەکەین لەسەر سود و زیانەکانی ئامێری بەکارهێنانی لەیزەر. دکتۆرگیان سڵاو لێبێ. سڵاو لێبێ بۆ بینەران و بیسەرانیش زۆر سپاسدانەکەم. سەلامت بن. دکتۆرە سەرەتای پرسیارەکانم پێم خۆشە لەوە دەست پێکەم زۆرێکمان لە ئێستاە بە خۆشحاڵیەوە ئاشنای لێزەرین و بەکارهێنەری لێزەرین کەم تا زۆر بەڵام پێم خۆشە بۆم باسکی لە ڕووی زانستی و لە ڕووی پزیشکیەوە ئایا لەیزەر چییە و ئایا ئەمە تەنها مەسەلەن بۆ جوانکاریە یاخود گرنگی هەیە یاخود پێویستیە؟ بەڵێ ئێمە طبعاً چەند جۆرێکی زۆر لە لەیزەرمان هەیە. ئەگەر ئێمە فۆکەسکەینە سەر لەیزەری مولابردن تەسەوڕەکەم تەوەری بەرنامەکەش لەسەر لەیزەری مولابردن بێ. لەیزەری مولابردن چەند جۆرێکی جیاوازی هەیە. ئەگەر بچینە تەفاسیلی زانستیەکەی لەوە چێ بە بەرنامەیەک تەواو نەبین، بەڵام بە کورتی باسی ئەوە ئەکەم کە چەند جۆرە شەپۆلێکمان هەیە بۆ لەیزەر. باشە ئەم جۆرە شەپۆلانە بۆ لەیزەر بە پێی جۆری مۆکە ئەگۆڕێ و بە پێی جۆری پێستەکە ئەگۆڕێ. طبعاً ئێمە دائیمەن ئەڵێن ئەبێ ئەو کە ئامێرانە بەکاربێنین کە FDA ئەپروڤاواتە فود دراگ ئەدمینستریشنی ئەمریکی تەسریحی پێیا و توێتی سەلامەتە، چونکە لە ڕووی سەلامەتیەوە مۆزوعی دیڤایس یەکەم شت بە پلەی یەکەم واتە ئەو جیهازی کە بەکارهێنی و دوای ئەوە دەستی کەسەکە ئەم دوانە زۆر خاڵێکی گرنگە، چونکە ئێستا بەسەراحەت مع الأسف یعنی چەند کاردانەوەیەکی خراپمان هەیە بەکارهێنانی لەیزەر و کەسانی کە لەیزەرەکەن بە لا پرۆفشنەڵانە لە هەندێک سەنتەرەکرێ ئەمانە وای لێ کردووە خەڵک حەز نەکا کە لەیزەری موو بکا لە بەرێڵە سوتاومیان ماکی خراپی لەسەر جەستەم هەبووە، بۆیە بە پێی جۆرەکانی ئەگۆڕێ و بە پێی دەستی کەسی پرۆفشنەڵ و شارەزاش ئەوە ئەگۆڕێ. زۆر باشە. لە ئێستاە زۆرێک لە خانمان بۆ نمونە لەیزەری ماڵەوە بەکارێن یاخۆ لەیزەری دەستی ئەم چەندها جۆرمان بینیوە و بە چەندها کوالەتی بینیومانە کە خانمان ئیکڕن و لەبەر هەر هۆکارێک بێ حەزەکەن بۆ نمونە لە ماڵەوە بەکاری بێنن. ئایا لێزەر هێندە ئاسانە کە بتوانانی تۆ لە ماڵەوە بەکاری بێنی یاخود شێوازەکانی پێویستە تۆ پێش ئەوە هەندێک ڕێنمایی وەرگری هەندێک زانیاری وەرگری لە سەبارەت بۆ بابەتە یاخود ئەکری خانمان ئێمە لە ماڵەوە لێزەر بەکاربێنی؟ ئەمە پرسیارێکی زۆر جوان بوو کە کردت، چونکە هەتا ئێستا خەڵک وا ئەزانێ کە ئەوانەی ماڵەوە لەیزەرن بەڵام خۆی حەقیقەتەن لەیزەر نیە. ئەوانەی ماڵەوە پێوتە IPL Intense Pulse Light، ئەگەر پاکەتەکە پێشەوەی هەڵبچڕی لە بۆکسەکەی خۆی نووسراوە IPL واتە Intense Pulse Light، ئەمە لایتە، چونکە بیری لێکەرەوە هیچ ئامێرێکی لەیزەر نییە ئەوەنە سعرەکەی هەرزان بێ کە بتوانی تۆ لە ماڵەوە بەکاری بێنیت و دەرجیجە جەنابیش دەفەرمووی ماکی خراپیشی نەبێ. تۆ لەبەر ئەوانە لەیزەر نین بە هیچ جۆرە لە سایاسە ئەوانە هەمووی IPLن Intense Pulse Lightن، بەڵام کە خەڵک پێی ئەوترێ لەیزەری منزلی هۆم بەیس دیڤایسی پێوتێ بە ئینگلیزی ئەو ئامێرانن کە لە ماڵەوە بەکارهێنێ لە بری لەیزەر خۆی پێشتر یعنی علم واسل مێنرابوو پێش ئەوەی لەیزەری مولابردن بێتە بکایەوە لەیزەر هێری موڤڵ ئەو شتانەی کە ئەکرا بۆی مولا ببرێ لە جەستەیەکی خانمانیان پیاوانیان هەر کەس مڵاڵانیش بێ IPL بوو، واتە عامەتەن IPL ئێمە چەند ساڵێکی زۆر 20 ساڵە پێش ئێستا IPL مان بەکار ئەهێنا لەو کاتە Intense Pulse Light هەبوو لە حەفتاکانە لە شەستەکانە بۆ ئەوەی وەکو مولابردن بکرێ، واتە IPL هەبوو ئەمەیە کە لە ماڵەوە بەکارهێنێ. جیاوازێکی زۆری هەیە ئەو دوو بەڵێ زۆر جیاوازە، هیچ شتێکیان ڕەبتی نییە بەیەکەوە، چونکە ئەمە لایتە ئەویان لەیزەر ئەمپلیفیکیشنە شتێکی ترە، بەس ئەمیان لایتە هەر لایتێکی ئاساییە. بەڵام پێشتر چەند ساڵێک پێش ئێستا ئەوە بەکارهێناوەکو لەیزەری ملابردنی بوو، بەڵام ئێستا کە عیلم تەتەووری کردو ئەم لەیزەرە تازانە هاتەکایەوە ئێستا IPL بەکار ناهێنێ بۆ لابردنی و بەڵام هەرچەنە ئێمە وەکو ئەو کەسانی کە سەردانمانەکەن وەکو چارەخوازە عزیزەکان کە سەردانمانەکەن ئێمە پیانەڵین ئەگەر تۆ قدرەتی ئەوەت نەبێ لەیزەری موو لە ماڵەوە بەکاربێنی وا بە عەفو لەیزەری موو بکەی لە سەنتەرەکان وا باشترە ئەوەی خۆت لە ماڵەوە باشترین حاڵەت کە بتوانی مووی پێلابەری IPLە واتە سەلامەتترین و باشترین طبعاً کاڵم سەلامەتترین ئەبێ IPLەکەش کوالیتیەکی بەرز بێ و کەسەکە شارەزا بێ لێ، چونکە خۆی یعنی ها هینێکی لەگەڵایە کەتەلۆکێکی لەگەڵایە پێت ئەڵێ کە چۆنی بەکاری بێنیە بێ بەڕاستی شارەزایی لەوە هەبێ گیناوەش ماکی خراپی هەیە، بەڵام ئەبێ شارەزاییکی تەواو هەبێ ئەمە لەیزەر نیە ئەمە IPLە. بەڵام ئێمە هەم دیسان وەکو سپۆری پێست ئەڵێنەوە IPL بەدیلێکە بۆی مولابەری لە جیاتیەوەی بە شەمع لایبەری بەشی لە لایبەریان بە گوێزان لایبەری حاڵەتێکی باش ئەگەر IPL کەی، بەڵام IPL هەتا ئێستا توێژینەوە لەسەری نییە بڵێ
لیزر هی مۆکە کەمەکاتەوە مۆکە بۆ ماوەیەکی کاتی کەمەکاتەوە بۆ چەندمانێ بەزەبێ بە کەسەکە بەردەوام بێ لەسەری واتە هەمان ئەنجام نایە بەدەستەوە بەدڵیەوە هەمان ئەنجام نایە جا حەزیشەکەم ڕوونکردنەوەیەکیش لەم بەرنامەی بەڕێستانەوە بەم لیزەریش هەتا ئێستا FDA وەرنەگرتۆ بۆ ئەوەی کە بڵێ permanent hair removal واتە هەتا هەموو لابەرێ هەموو لیزەرەکان لە جیهانە FDA وەرگرتۆ بۆی کە permanent hair reduction واتە کەمکردنەوەی مووە لابردنی 100% نییە بەڵام ئێمە بەداتاوە ئێمە وەکو دێرم سنتەر ئەی سلمێنین کە چەند حاڵەتێکی زۆرمان هەیە سپاس بۆ خوای گەورە لەبەرەوەی کوالیتی لیزەرەکانمان باشە ئەمە بەوە نەبێ بڵێ دیعایەشەکەین بۆ سنتەرەکەی خۆمان بەڵام بەدڵنیایە ئەو کەسێک کە سەردانمانەکە ئەتوانێت خۆی بە گوگڵ سێرچی بۆ بکاو داتای باش بدۆزێتەوە لەسەر و جیهازی کە بەکارهێنێ چۆنە ئەمە بەڕاستی زۆر مهمە ئەو کەسی کە یەت لیزەرێ لا ئەکا بزانێت چ جۆرە جیهازێ بەکارهێنێت چونکە بەڕاستی مەعلەسەب وای لێ هاتووە لیزەر وای لێ هاتووە لیزەری فڵبەدی هەیە بە 40,000 بە 50,000 نازانم هەر چۆن ئەو مۆزوعات چۆن نییە نازانم چۆن هەندڵک یان 40-50,000 بە سنتەرەکە هەڵبەتە دیارە سنتەرەکە 2,000 لەسەری کەوتووە ئەگینا چۆن بە 40,000 بۆ تۆیەکە تۆ قژبڕینێکە بە 30-40,000 کە هیچ شتێکی تیان یارمە قەستێکە بە قشتایی هێنی چۆن ئەگەر یەکێ بە فڵبەدی بە 40,000-50,000 کە هەر بە عەقلانیەت بیری لێکی تۆ بەڕاستی نانسنس دەدی ئینگلیزەڵە ینی عەقلانی لەوەیان نییە بزانم باسی ئەوەت کرد لە ئێستا زۆرێک لە سنتەرەکان دامەزراون و زۆرێک لە بۆ نمونە ئەگەر بڵم کاری لە پێشینیان بۆ نمونە کە ئەزان خانمان حەزیان لەم بابەتانەیەوە بۆ بە پێداویستیەک لیزەر بە بەشتێکی سەرەکی لە سنتەرەکان بزانم تا چەند گرنگە و ئەگەر باسی نرخیش بکەین بۆ نمونە باسی نرخت کرد زۆرێک لە سنتەرەکان نرخێکی گونجاویان هەیە زۆرێک لە سنتەرەکان هەیە کە نرخێکیان هەیە سێرەکی بەپێی ئەو جیهازی کە ئەهێنێ بەپێی ئەو پسپۆڕی کە دکتۆرێکە بۆ نمونە کاری لەسەرەکە بەپێی ئەو پسپۆڕی کە چەند کارمەندێکی هێناوە ڕاهێنانی پێکردوون ئەم بابەتە ئەنجام بدا بزانم تا چەند گرنگە چارەخواز بیر لەم بابەتانە بکاتەوە تەنها بۆ نمونە بیر لە پارەکە نکاتەوە بیر لە باگراوەندی بۆ نمونە سنتەرەکان بکاتەوە باگراوەندی پزیشکە بەڕێزەکە بکاتەوە یاخۆ باگراوەندی ئەو ستاف و بەڕێزەی کە لە سنتەرەکان کارەکەم بزان تا چەند ڕاهێنراون تا چەند ئامادەیی ئەویان هەیە کە پیشەکە بەڕێکوپێکی بکرێ من حیف لە نقطەیەکە لەگەڵ تا ئەوەستم لەسەرەوەی کە نرخ گونجاو بێ من تێناگەم لە عالەمی جوانکاریە کاڵێ نرخ گونجاو قەسدی لە چێ نرخ گونجاو تۆ لە کاتێکە ئەڵی نرخ گونجاو ئەگەر کوالیتیەکەت ئەوەنە بەرز بێ بەس نرخەکەش زۆر کەم بێ ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵێکە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ ئەو کەسانەی کە عەکسیم قسەی منەڵم نرخی گونجاو یعنی نرخی زۆر کەم باشە لە دەستەواژە کوردیەکەی خۆمانەوە ئەڵێ گینا خۆی نرخی گونجاو بەپێی دیڤایسەکە گۆڕێواتە و دیڤایسی کە تۆ بەکارهێنی ئێستا بۆ نمونە ئێمە لای چیرمان هەیە لای چیر لە عالەمە فڵبەدیەکی بڕۆ سەیریکە لە 300 دلارەوە دەست پێەکە ئێمە بۆ نمونە فڵبەدیەکەی ئێمە زۆر لەو سعرە هەرزانترە بەڵام هەر لای چیرەستڵ کەواتە ئێمە بە خۆمانەڵی نرخمان گونجاوە لە چاو جیهانە لەبەرەوەی کوالیتی جیهازەکەمان زۆر بەرزە بەس نرخەکەمان بۆ ئەو جیهازە گونجاوە بەڵام کە تۆ نرخەکەت بێنیتە 50,000 گونجاو نییە هەر شەریکەی لاچیر خۆیان ماوەیە پێش ئێستا بە قسەی خۆیان وتیان لە سنتەرێک لە هەولێر جیهازەکەمان سەحب کردوێتەوە چکە وتومانە تۆ ئەتەوێ بە جیهازەکەی ئێمە نرخی بازاری پێ بشکێنی فڵبەدیەک بە 100,000ەکەی بەلای چیر یعنی ئەوە معقولیەتی تیانە ئەجا ئەو قسانەی بەڕێزە زۆر جوانە لەسەر ئەو مۆزوعی دیڤایسەکە جیهازەکە یەکەم و دووەمیان ئەوانەی کە ئیش لەسەر یەکەن من بۆ ئینێک ڕۆشتم لیزەر هێر ریموڤەل بوو ینی کۆرسێکی لابردنی موو بوو باشە پرۆفیسۆرەکە قسێکی زۆر جوانی بە ئێمەوە وتی بۆ نمونە سیارە فەخمەکان کە لە عالەمە ئیتر ئەم سیارە بەرزانە لەوانەیە هەر بەعزێکیان هەر ناویشی نەزانم بۆ نمونە سیارە زۆر بەرزەکان لە عالەمە ئەگەر یەکێک نەزانێ لی بخوڕێ فێراری ئەو باسی فێراری کرد باشە من تا ئێستا فێراریم لێ نەخوڕی چونکە نەمتوانێ بیکڕم فێراری یەکێکە لەو سیارانی لە عالەمە زۆر مهمە و ئەڵەن هاندڵین و سایقیکردن دوێی مۆتعەیەکی زۆر خۆی هەیە بەڵام وتی ئەگەر فێرارێکە بە دەستێکی کەسی نەشارەزاوە بێ مەسات دروستەکە لەوانەی خۆی با بە شتێکە دزە بدە و قسەی و پرۆفیسۆرە زۆر جوانە ئەگەر ئێمەش ئامێرەکەمان ئامێری لای چیر بێ کە ئێمە زۆر مەتحیەکەین و لە عالەما یەکەمان ڕقم یەکە بەبێ منافس و ئەشتان کەسەکان خۆیان سێرچی بۆ بکەن بەڵام ئەگەر ئەو کەسەی کە لە جیهازەکە لێ ئەخڕێواتە جیهازەکە بەکارێنێ وەکو سیارە ینی تەشبیهیکە ئەگەر کەسەکە لێزان نەبێ کاریسە دروست ئەبێ واتە باسمان کرد کە ئامێرەکە ئەبێ باش بێ و FDA ئەپروف بێ بەڵام لە هەمان کاتیشا ئەو کەسەی کە لەسەرێتی ئەوە نقطەیەکی زۆر مهمە کە جەنابەت باسی کرد ئەبێ وێل ترێند بێ
خبرەی زۆری هەل بێ لە لەیزەرە و کۆرسی لەیزەری وەرگرت بێت چکە مع الأسف يعني من 2 ساڵێ 3 ساڵە پێش ئێستا 2 کۆرسی دەورەی لەیزەرم کردەوە يعني مع الأسف ئەوانەی کە زۆر بەرهەڵستم بوون هەندێک لە پزیشکەکانی هاوڕێم بوون هاوڕێم نابەز يعني دوورن لێم بەس يعني ئەینەن فیڵدی خۆمە ئەیان و چۆن ئەبێ ئەو دەورەیە بکەیتەوە ئەمە بە تەحەداشم قسەیەکەم حەزەکەم خۆیان گویان لێ بێ چۆن ئەبێ ئەو دەورەیە بکەیتەوە لە کاتێکا تۆ ستاف فێرەکەی بەعکسەوە من وتم ئەبوایە ئێوە خۆتان پێتان خۆش وایە ستافەکانی ئێوە بەهاتنایە بۆ لای من دەورەکەیان وەرگرتایە لەبەری ستافەکە و ئاشنا بێ لەبارەی لەیزەرەکەتەوە کە تۆ بەکارێنی نەک ستافەکە هەر ئاوا بەدەمی قسەیەکی پێوترابێتەوە کەواتە لەسەر کەسی دەستی نەشارەزا نابێ لەیزەرکەی با جیهازەکەشە باز بێ بەس هەم دیسان کارە سادڕوایە ئەمە لە ناحیەی دوم لە ناحیەی دیسان کۆستەوە باسمان کردەوە پرایس موضوعی پرایس زۆر يعني موضوعی نرخ زۆر جیاوازی هەیە يعني ئەبینی لە سنتەرێ وەکو سنتەرەکەی ئێمە کە سعرەکەمان بۆ سعری خۆمان گونجاوە بۆ ئەو جیهازەی کە بەکارێنین سعری کەسێکیش ئەبینی زۆر کەمە بەوازەحی دیارە ئەو ئامێرێک بەکارێنێ ئامێرێکی باش نییە چونکە پەشێوخان ئێمە لەیزەر ئەکڕێ وحدەکەی وەکو چۆن وحدەی مۆبایل تێیەکەیتەوە وحدەی لەیزەر وایە حەزەکەم کەسەکان جوان گویان لەم قسەیە بێ وحدە ئەکڕیتەوە بۆ لەیزەرەکەت ئەگەر ئامێرەکەت ئامێرێکی گران بێ گران بەها بێ لە عالەما کە وحدەی بۆ یەکڕیتەوە زۆر کۆستی لەسەر سنتەر ئەکەوێ چۆن ئەتوانی تۆ بە 50,000 و 100,000 فول بەدی بکەیت ئەو کاتە هیچ پارەیەکە بۆ نامێنێتەوە بگرە لە قەرزی شابی من جاروایە بە سعبەت بە نەخۆشەکە چارەخوازەکەڵم ئەی بۆ من بە هەدیە شتێکە نێمێ بە سعبەت بێڵم کاڵە بە 50,000 و 100,000 هەیە يعني وەکوە بە هەدیار وا پارە بی بە خەڵک یان پتێ يعني سنتەری تر بشکێنی لە پێناو ئەوەی خۆ نەخۆشی ترە بۆ زیابێ بەڵام لە مەدەل بەعیدا تۆ زەرەر ئەەکەی ئینگلیز شتێکی جوانی وتۆتی من کە ئی بزنس ئەەکەم بۆ ئێستا ئیش ناکەم بۆ 10 ساڵی تر ئیشەکەم سپاس بۆ خوای گەورە بە شایەتی خەڵکانی سلێمانی و دەوروبەریشمان شایەتی ئەوەمان بۆ ئێن کە ئێمە الحەمدولله سپاس بۆ خوای گەورە هەزار جار ئێمە لە گرۆوینین الحەمدولله لە تەتەوڕین و لە بەرزیین بۆ لەبەری هەمیشە وتومانە کوالیتی شتەکانمان ئەبێ بەرز بێ هەمیشە کوالیتی ستافەکانمان و ئەو ئیشانەی کە ئەیکەین و ترینین بە ستافمانەکەین ئەمانە زۆر شتێکی سەرەکیە حتى جاری وایە معاملەکردن لەگەڵ چارەخوازەکانە ئەمە هەمووی دەورە بینێ لە مەوزوعی لەیزەری موشە چونکە لەیزەری مۆ کە دوای ئەوەی کە ستافە بەڕێزەکە ئێمە یەکێکی لەو سنتەرانەی سوپاس بۆ خوای گەورە کە دەگمەنی شەو حاڵەتە پزیشک لەیزەرەکەمان بۆکە باشە ئەو پزیشکە دوای ئەوەی کە لەیزەرەکە ئاکات تۆ باسی ئەدڤایسەکان کە نەسائحەکان لە دوای لەیزەرەکە چی ئەڵێ چی ناڵێ چکە جاری وایە کەسەکە ئەوەنە هەڵەیە دوای 2 هەفتە مۆکەی هاتۆتەوە تەلەفۆنی بۆ ئێمە کردووە وچێتی دکتۆرە مۆکەم هاتۆتە وەرم بۆ یعنی ئەتوانم بێم لێیەمەوە غەڵەتە چونکە لە زۆربەی سنتەرا هەندێک جارێ و غەڵەتە ئاکرێ خۆی نابێت لەیزەرەکەی لێبێتەوە ئەو خۆی لەگەڵ تێپەڕبوونی کاتان مۆکاوەرێتەوە لە جلسەی دووە ماوردەوردە ئیمپروڤە بێ و باشە بێ کەواتە ئەبێ لێزان بی سەبارەت بە لێزەرەکە بۆ ئەوەی نەتیجەیەکی باش و سروشتیمان هەبێت زۆر باش زۆرێک بینیمانە کە باسی ئەوە ئەکەن بۆ نمونە چەند جەلسەیەک لێزەرمان کردووە بەڵام سوودمان لێ نەبینیوە ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێنیتەوە کە مەسەلەن ڕاستە لێزەرەکەی بۆ کردو بەڵام بە شێوازێکی باش بۆی نەکردووە خو بە ئەمریکی باش بۆی نەکردووە بە لێزانیەوە بۆی نەکردووە ئەمە توان بڵم بۆ چەند حاڵەتێک ئەگەڕێتەوە یەکەم حاڵەتمان ئەوەیە من ڤیددیوەکەم کرد لە سوۆشیال میدیا ماوەیە پێش ئێستا زۆر ڤیوەریشی هەبوو باسی ئەوەمە کرد کە بۆ هەندێک کەس هەیە نابێت لەیزەریان بۆ بکەیت تۆ ینی پارەکە وەلانێ چکە ئەوە ئای بە هەموو هەدەفێکت بەس پارە بێ لە ژیانە ئەبێ یەکەم شت ساینتیفیک بیرکەیت و زانستیانە بیرکەیتەوە ئەو مۆزوعی کە هەیە تایە لە چیایە هەندێک جارێ مۆکە نابێت لەیزەری بۆ بکرێت بە هیچ جۆرێ چکە مویەکی تەنکی کەمە کە تۆ لەیزەری لێی شێت ئەبێ مۆکان هەر بەڕاست وای پێوتێ ئەڵە پارادۆکسیکل هایپەرترایکۆسس واتە مۆکە بە عەکسی ئیشەکات بۆ مۆکانە ڕقابێتەوە بۆیە هەندێک کەس هەیە خاصەتەن لە کچانی گەنجام حاڵەتە زۆر ڕوئایە مەعەلەسەف کێن ئەو کەسانی کە ناتوانی تۆ یاخو لە سەنتەرەکەت هیچ کات ئەوانن کە مویەکی نەرم و تەنکیان هەیە پێوتێ بریتڵ هێر یان ڤڵەس هێر مویەکی هاوەکو ها ترۆزی مویەکی نەرمی پێوە شتێکی نەرمی پێوە وەکو ئەو وایە ئەچەند هەرێکن کاکە ئەبێت تۆ قەناعەتیان پێ بکەی بڵێ باوکە گیان تۆ نابێت تۆ لەیزەر بەکەڵکردنایە بەدیلی ئەوە هەیە لەیزەری موزەرکردن بەس بۆ نمونەوە شتێکی کاتیە بەس ئەوە بەدیلی هەیە بۆ حەفلەیە شتێک ئەو لەیزەری موزەرکردن بکایمە لە سنتەر هەمانە بەس ئێمە دڵنیایە نەکەینەوە کەسانە من دایمەن ئەڵێم باوکە گیان تۆ من حەزەکەم لەیزەرێ بۆ بکەم بەس من نامەوێ لە ڕۆزانستێکەوە زەرەر بە تۆ بگەێنم دوای 2 ساڵ قسەم پێ بڵێ وەڵا دکتۆرە لەلای ئەو لەیزەرم کرد باش نەبوو ئەمە حاڵەتێکی تر هەیە هۆرمۆنەڵە مع الأسف لەلای خۆشمان ئەمە ڕوویاوە یعنی ئێمە خۆمان بۆ پارێزین بڵێن معسووم عن الخەطائین نەخێر
بەڵێ لە لای ئێمەش غەڵەت ڕوویا و لای ئێمەش سووتان ڕوویا لە هەموو سنتەرێ لە جیهانە دائیمەن پرۆفیسۆرێکی ئەڵێ ئەو کەسەی غەڵەت لەسەر دەسی ڕوونەیە یعنی تا ئێستا ئیشی نەکردووە ئەو قسەی زۆر ڕاستە من دڵنیام لەوە بەڵێ حاڵەتی سووتان لە هەموو سنتەرەکان هەیە بەڵام لەکوێ لە سایەک حاڵەتی سووتان هەبێ لەکوێ لە سایە 30 بۆ 50 هەبێ چەندێ سنتەرەیە لە سلێمانیا من بۆ بەڵا بۆ سەر سنتەرەکەی ئێمە هەموو لەحزەیە لە نەخۆشێک یەن بۆ لەوێەوە یەن بۆ لای من ئەڵەن کاکە دکتۆرەوە سووتاوین بەڵێ منیش حاڵەتی سووتانم هەیە بەس حاڵەتی کەم نەک حاڵەتی واز زۆر بەو کەسافەیە لە مۆزوعی ئەو شتێکە بۆچی هەندێک حاڵەت هەیە کە نابێ بۆی بکرێ هۆرمۆنەڵ هەندێ ژنان هەیە هۆرمۆنەڵیان ثابت نییە قەیناتۆ لەیزەرەکەیان بۆکەی بێ بەز لە هەمان کاتە پزیشکی ینی ئافرەتان بیبینێ بۆی هۆرمۆنەکەی ثابتکە تو نابێ ئەوە بەخیل بینە خۆشەکە لای خۆت بێڵیتەوە بڵێ خۆم عیلاجی یەکەم بە لەیزەرەکە خەمە نەبێ نەخێر ئەبێ لەوەیە مەڵتی دیسپلینەری تیم بەکاربێنی واتە بە تیمێک ئیشکی لەگەڵ دکتۆری ئافرەتانە بڵێ کاکامە تۆ لەم لاوە هۆرمۆنەکەی بۆ چاکە بام نیش لەم لاوە مۆکەی بۆ چاکەم چکە گەر تۆ بەس مۆکەی بۆ چاکەی تو نەینێریتە لای دکتۆری ئافرەتان ئەو لەو لاوە هەر مۆکەی دەرێتەوە ئەوەش کارە ساتێکی خراپە پێشتر هیچ پرسیارێکەکەن لەو خاتونانی یاخۆ ئەو کەسانی چارەخوازانی کێتە لای ئێوە من وەکو خۆمان باسەکەم وەکو دێرم سنتەر هەموو شتێکی بۆ کرێ گەر بزانین سوڕی ماگانەی ناڕێکەوە ئەو شتانە حاڵەتێکی تریش هەیە بەڕاستی جاریوە سەبەب هیچ دیار نییە ئیدیۆپاتیک سەبەب نەزانراوە کەس نازانێت بۆ ئەم کەیسە هۆرمۆنیشی تەواوە هەموو شتێکی باشە بەس کەس نازانێ ئەم کەیسە بۆچی بە لەیزەر چانابێ ئەوە حاڵەتێکی زۆر دەگمەنە باشە ئەگەر هەڵە نەبم یاخۆ شتێکی هەڵە نەڵێ من زۆرێک لە خانمان یاخۆ لە پزیشکان ڕێنمایی ئەوەکەن لە کاتی سووری مانگانی خانمانە لێزەر نەکەن ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوە یاخۆ ئەمە شتێکە ئەوە سوالێکی زۆر جانە ماشەڵڵا تۆ زۆر ئاگاداریت یعنی لە سوالەکانت بەڵێ ئەویان ڕەبتی نییە بە مۆزوعی مۆکە بێتەوە یانە ئەوە بەس ڕەبتی بە ئازارەوە هەیە ئێمە حتا لەو کەسانەیە کە لەیزەریان بۆکەین کە ئەڵێ ئەم جلسەیە زۆرم ئازار هەبوو ئەوە بۆ ئەڵێن ئەوە لە بەرەوەی لە سووری مانگانەیە دیارە چکە لە سووری مانگانەیە کەسەکان خۆتەزانی خۆت ئافرەتیت هەستیارە بێ جسمیان بە بەسیترین ئازار کە پێشتر ئازارەکەی زۆر بەلاوە مهم نەبوو بێ لە سووری مانگانەیە ئازارەکە زۆر بەلایەوە بێ بەس مۆزوع ئازارەگینە هیچ پەیوەست نییە بۆ مۆزوع باش ئەی خانمانی دووگیان دایکانی دووگیان ئەو کاتانە هیچ کات ئەتوانێت بۆ نمونە لە کاتی ئەو نۆمانگەی کە حەملی هەیە لێزەر ئەنجام با خۆت ئەگەر بتوانێت چ کاتێک ئێمە ئەبێ بەداتا قسە بکەین هیچ دۆژەژینەوەیەکی زانستی نییە بیسەلمێنێک کە لەیزەری مولابردن باسەکەم نەکشتی تر لەیزەری مولابردن خراپ بێ لە کاتی دووگیانیە یان لە کاتی شیردانە بەڵام ئێمە وەکو خۆمان سێمانگی یەکەم لەیزەر ناکەین بۆ ئەو کەسانی کە حەملیان هەیە بۆ لەبەری سێمانگی یەکەم ئۆرگانۆجینیسیسە واتە ئۆرگانەکانی مناڵەکەت گەورە ئەبێ لە سێمانی یەکەمە با ئۆرگانەکان بەتەواوەتی دروست بێ خۆ دنیا نایەتە خوارەوە دوای سێمانەکە کەسێکە ئەتوانێت لەیزەرەکەکە باشە باسێکی ئەوە بکەم کە پێم خۆشە با ئەو پرسیارم بێ نەچێتە بزانم ئەگەر بە پێی شێوازی پێستەکە جۆری پێستەکە یاخود ڕەنگی پێستەکە ئەمە هیچ کات گۆڕانکاری ئەبێ یاخود ئەگەر کەسەکە بۆ نمونە ئێمە گەر باسی کوردستان بکەین بە تایبەت پێستێکی نۆرمالمانەیە و ڕەنگی پێستیشمان کەمێک نۆرماڵە باشە ئەگەر ڕەنگی پێستی دیکە هەیە کە نتوانێت بۆ نمونە تۆ لێزەری بۆ بەکاربێنی بەڵام لاتۆ بڵم لەوە چ زۆر ماشەڵا لە لەیزەر شارەزابی چکە سوالەکان یەک لێک باشترە دکتۆرەمەوە پێم نەوتی بەگاڵتەوە ناگاڵتا کە منیشی پێشکاریە بەڵام پێم خۆشە ئەو بابەتانی ئەسەفەندێک کەسێ ئیشی لەیزەری ژەکەن و سوالانی تۆ نازانم پێم خۆشە هەر بابەتێک کە قسەی لەسەر بکەم پێشتر هەنێشتی لەسەر ئەم زۆر پێخۆشە هەم بۆ بینەرانیش ئەمە یعنی شتێکی تازەترە چکان دێ پرسیارێک قەت جاریوای نەکراوە ئەم شتە ئەم مەوزوعی کە جەنابەت باسە کرد لە مەوزوعی سوالەکەمان ئەوە بوو کە بڵێن ڕەنی پێستەکە بەڵێ ڕەنی پێستەکە شتێکی ڕەبتی بە شتێکەوە هەیە ڕەنی پێستەکە تەحدیدی تەڵقەی لەیزەرەکە ئەکا لەبەرەوەمە زۆر گرنگە لەو کەسەی کە پرۆفشناڵەتی لە لەیزەر وەرەگرێ شارەزا بێ ئێمە و ئامێریکە بەکاری هێنی نەکردوای حەستان کرد یەک هینی لەسەرەکەین ئەو ئامێریکە بەکارهێنین ڕەنی پێستەکە مووەکە چۆنیە و جۆری مووەکە چۆنیە هەر سێ تەحدیدەکە ئەنجا تەڵقەکەت ئااتێ خۆی یعنی کۆمپیوتەرایزە خۆی پێ دەڵێ مادەم ڕەنگەکە ئەوەنەیە مادەم مووەکە دوایە مادەم مووەکە تەنکەیان ڕقا و مادەم مووەکە و چۆنیە چەند شووتی لێ ئەی چەند تەڵقەی لەیزەری لێ ئەی ئەوە زۆر شتێکی مویمە چکە ئەوە هەموو لێکە احتیمالی سووتانە کەمتر بێ هەموو لێکە کەسەکە شارەزاتر بێ و هەموو لێکە جەلساتی کەمتری بوێ قەینا ئێمە باسی سعرمان کرد کە سعرەکە لەوانەیە زۆر بێ لە هەندێ دیڤایسا کە دیڤایسی باشە بەس تۆ بۆ بیر لەوە ناکەیت تۆ لە مەدەل بەعیدا قازانجەکە کەسەکە چکە لەوە چێ لە 5 جەلسەیە لە بەڵای چی رەگەر بیکەی
15 جلسەی شوێنێکی تر بێ تۆ پارەکە سیفەکەی لەولاوە یعنی تۆ 10 جلسەی تر کەمترەکەیتەوە لەوەی تر مۆزوعیەوەی هەندێک حاڵەت هەیە کە سووتانتیان ڕۆیان لەو کەسانەیە مع الأسف ڕۆیان کە جۆری پێستیان سێ سەروتر بێ چونکە تەڵقەی لەیزەرەکە خۆی لەیزەر چییە لەسەر خانەی میلانۆسایت ئیشەکە من بۆ ئەوم بە زانستیانە باز نەکرد خەڵک ئیسعاجە بێ لەو قسەیە لەسەر خانەی میلانین ئیشەکە میلانینەکە هەڵەمژێ میلانینی دەوروبەری مووەکە ئەمە لەیزەرێکە لەیزەرێکی ترمانەیە لەسەر خوێن ئیشەکات واتە بەپی جۆرەکانی جیاوازیمان هەیە بۆیە بۆ مووی ڕقجیە و بۆ مووی نەرمجیایە و کە مووەکە نەرمە بێتەوە تەڵقەکان ئەگۆڕیت و جیهازەکەش بە تەنانەت ئەگۆڕی بەڵام ئێمە ئەڵێن ئەگەر تەڵقەی لەیزەرەکەت کە تۆ بەکاریهێنی تەڵقەکە زۆر بەرزکەیتەوە و پێستەکەش ڕەش بێ یان ئەسمەر بێ وای لێکا پێستەکە ئەسووتێنێ چونکە خانەی میلانینی پێستەکە ئەسووتێ لەگەڵە بۆیە ئەبێ زۆر بە ئاگاوە بزانین چ تەڵقەیە تەحدید دەکەین و بۆ چ جۆرە پێستەک و بۆ چ جۆرە موویەکیش زۆر باشە بزانم ئەگەر کەسێک یاخود شارەخوازێک ئەو بابەتانی کە باست کرد بۆ نمونە پێستێکی نۆرمالی هەبێت هۆرمۆناتی جێگیر بێت حەزبکە لە لای بەڕاستان بۆ نمونە جلساتی لێزەری مولابردن کە بزانم سەرەتا ئەبێت چی بکە ئەو کەسە بۆ نمونە پێش ئەوەی بێت ئەوەندەی بیستی بێتمان کە پێویستە ئەو مووە بە گوێزان لا ببرێت ئەگەر هەڵە نەبم ئێوە پێشتر هیچ ڕێنماییەکی ئێنێ باشترە کەسەکە جلسەکان چۆن بێ بۆ نمونە ئەگەر من ئەمڕۆ بێم ئەم جلسەی یەکەم کەم پاش چنێکی تر پێویستە جلسەی دووەم بکەم عامەتەنەم جیهازانێکی FDA پروڤی وەرگتۆ من باسی جیهازە باشەکانەکەم لە عالەمە ئەوانەی کە پێیانەوتێ 24 ساعت پێش ئەوە شەیف کرێ باشترە 24 ساعت پێش ئەوە طبعا ئەبێ یەکەم جار کەسەکە سەردانی پزیشکەکە کە مووەکەی ببینێ بەس من بۆی نەخۆشەکە جاریوە لە دوورەوەی سلێمانیە دی ئەڵم مەقطعێکم لە مووەکە بۆ هەڵگرە بۆی سەیری کەم بزان مووەکە و چۆنە ئەو لەحزەیەک شەیڤینێکی ئەو مەنتیقەیەکەی ئەبێ 24 ساعت پێشەوە مووەکە لابرابێ بەس بە گوێزان چونکە بێ سەرکی مووەکەم لە ژێرەوە هەبێ پشکیلەمان لەوایە زۆربەی چارەخوازان هەندێک جار هەیەکەن ئەوانە ناکە ئاشنابوون بە سەنتەرەکە زوانەی تازن مووەکەیان لە ڕێگۆ لابردووەڵن وەرن لەیزەرمان بۆ کەوت ئەجیلەکەین چونکە مووەکەی لە ئەساسا سەلکی نییە تا لەیزەرەکە بچێ سەلکەکە بسووتێنێ لەبەرەوە بێ بە گوێزان بکرێواتە شتێ بێ شەیف بێ سەرەکەی ببڕێ وا باشترە 24 ساعت پێشەوە بێ بۆی پێستیەسیانە بێ هەندێک جاری ژێ ئەکرێ لە عینە ڕۆژای هیچ مشکلەیەکمان نییە و دوای ئەوە ڕێنماییمان بۆ کەسەکان ئەوەیە 4 بۆ 6 هەفتە جارێ بێ لەیزەرەکە بکاتەوە بە تایبەت لە دەموچاوە 4 هەفتە جارێ بۆ چونکە مووەکان هەمووی لە یەک سوورانین هەندێکیان لە سووری گەشیان هەندێکیان لە ئیسراحەتان بۆیە ئەو قسەیەم بە بەڕێستان وتەوتم هەندێک جارێ مووەکە پارچە پارچێتەوە نەخۆشەکە وازانێ ئێمە بیرمان چووە ئێمە بیرمان نەچووە لەبەر هەمووی کەوتووە چونکە سوپاس بخوای گەورە لای چیر ئەوەی باشە قەبزەیەکی هەیە گەورەیە بۆ جسم هیچ شوێنێک بەجێ ناهێڵە هەموو شوێنەکانەکە بەڕێکی لە هەمووشی مهمتر منطقەی ناوچەی هەستیار ئێمە دەمی تایبەتمان هەیەینەوە بە نەخۆشەکە چارەخوازەکە واتە هەر چارەخوازێ هیدەبەتی ئاگادێ بێمە زۆر خەتەرە چونکە ئەگەر دەمی تایبەتی خۆی نەبێ احتیمالی نەخۆشی گواستراوەی سێکسی هەیە ئەمە زۆر مشکلەیە جاری وایە ژنومێر بەهۆی ئەوە تەلاق ئەیرێ لەسەر ئەوەی تووشی باڵوکەی ناوچەی هەستیار بۆ فەقیرە مەسەلەکە شتی خراپ نییە يعني ئەمە زۆر ئەبێ بە ئاگامان لەوە بێ بۆ مۆزوعیەوەی کە دوای ئەوەیە 4 بۆ 6 هەفتە جارێکرێتەوە مەرحەمی تایبەت بە دوای لەیزەرمان هەیە پێڵین ئەو مەرحەمانە بەکارهێنێ 3-4 ڕۆژ یەکەم وا باشترە 3-4 ڕۆژ یەکەم زۆر بە ئاگاوە بچێتە بەرخۆر چونکە دژەخۆر بەکاربێنێ لەگەڵیا ئاسایە بچێتە دەرەوە بەس دژەخۆر بەکارهێنێ هەر ئەوە نەشە ڕێنمایی یعنی واتە دوای ئەوەی کە لە بەکارهێنە کرێمات بەکارهێنێت و دژەخۆر بەکاربێنێ و ئاگای لە خۆر بێ 3-4 ڕۆژ یەکەم خاصەتەن لە پیاوانە چونکە گەنمڕەنترن پیاوی ناوچەی شەرقی ئەوسەط و لە هەمان کاتیشا شتێکمان هەیە ئەڵین ئەگەر پارچە هاتۆ لی مەترسا ئەوە لە بری مووەکەت لە سووری گەشایانە بۆ لە ئیسراحەتا بووە جلسەکانی دوای ئەو موانش قازانجی خۆی ئەبێت واتە لە سنتەرەکەی ئێوە ڕەگەز مەسەلەن هەم پیاوان و هەم ئافرەتانیش سوودیان لەو مناڵانیش پێم خصوصا لە چ تەمەنێکەوە لە توێژینەوەکانە هەندێک توێژینەوە دەری خستۆ لە تەمەنی 5 ساڵی وتوانی بۆ مناڵێکی بەڵام ڕاستگۆ بووم لەگەڵە من هیچ مناڵی فوڵ بەدیم بۆ نەکردو چکە بەڕاستی و ئازاری پێگا گوناحە هەرچەنە ئازارێکی زۆریشی نییە ڕاستگۆ بم بەس هیچ مناڵێ نییە لە تەمەنەیە بەڵام بەڕاستی با پێ بڵم مناڵی 8 ساڵ و 10 ساڵ بۆ سمێڵیانم کردووە ئەمە بە نوکتە شتێکم بۆ ئەگەرمەوە جارێکیان چارەخوازێکم هەبوو یعنی وتم جارێ زۆر مناڵە بە دایکی و دایکی ناسیاییشم بوتم با بۆی نەکەین وتی وەڵی باوەڕە بێ گەشەخانڕێک پێم ئەڵەن سمێڵ فەش لە مەکتەب لەبەرەوە بۆم کرد و نەتیجەشی زۆر باش بوو تا ئێستا سەردەمیەمە شتانە نەبوو من لە عەدادێ بووم اینجا مناڵەکان دڵی کرد و قسەی پێڵەن طبعاًەوە حاڵەتی نەفسی زۆر کاریگەریە لەوانەیە مناڵە بەرەو شتی خراپ بڕۆ حاڵەتە نەفسیەکەی بۆی بکرێ باشترە بینیومانە یعنی
لە زیاد لە حەدی خۆی مەسەلەن مووی پێوە بۆ لا جسم قد ناکەین بەڕاستی بۆ مناڵیوە بەڵام سەر و سیانزە و چواردە بە فۆڵ بەدیش ئەتوانین بکەین ئەگەر زۆر مۆکە نەخوازراو بێ بەڵام من جاریوە لە تەمەنی مناڵی شاکە لە سیانزە و چواردەیە کێت ئەڵام جارێ و پارێ سیف کە بۆ شتی ترکە گەورە بووی چوویتە جامعە بەسەر چاوبۆتەکەم بەڵام بۆ سمێڵەوانە بەڕاستی گوناحە بۆیان نەکەین ساریشی زۆر هەرزانە لەوە زۆر باشە بزانم باسی لێزەرێکی سارد و گەرمیشم بۆ بکە ئەم لێزەرێکی ئێوە بەکارێنن ساردە خودت گەرمە خودی جیاوازیەکی هەیە بەڵێ ئەتوانم بڵێم خۆی کەلیمەی سارد و گەرم لە عالەمانیە لە جیهانە ئەو کەلیمەیە نیە لە لێزەرە لای خۆمان هەیە ئەمە بەس هەدەفەکە چێتیە گەرمەکە تەچیەکەواتە ڕێک بەر پێستەکەکەوێت ساردەکە تەچی ناکات لە دوورەوەیە هەواکەی بەڵام هەوایەکی سارکەرەوەشی لەگەڵای بۆیە خەڵک پێڵە سارد و گەرم ئەگینا لەیزەر هەر خۆی گەرمە هیچ لەیزەرێنیە لە جیهانە لەبەری ساردەکە تۆ زێدەری جەناب تەفەرمووی تۆزێ ئازارەکەشی کەمترە بۆیە واڵێ بەڵام عامەتەن وا دەستەواژەکە وایە زیاتر لەیزەری گەرم لە کوردستانە ئەگەڕێنەوە بۆی کە دایەت لەیزەرە لەیزەری سارد دەگەڕێنەوە بۆی تەڵقەکەی بایسەکەم وەیفلێنگسەکەی وەیفلێنگسی ئەم واتە شەپۆلەکەی ئەم ئەیگەڕێنەوە بۆ ئەی ئەلێکساندرایت و ئەندیاگۆ ئەوانەیە بەڵام ئێمە زیاتر فۆکەس ئەخەینە سەر جۆری مۆکە زیاتر لەوانەی کە دایۆت بەکارێنین بۆیان ڕق و ڕەشە مۆکە دوای ئەوە کە نەرمە بێتەوە ئەچینە سەر تەڵقەی ئەلێکساندرایت و ئەندیاگ بۆ لەبەرەوەی ئەندیاگ لەسەر مولولی خوێنئیشەکە لە دوای ئەوەی بوسەیلەکە میلانۆسایتەکان تایە ئەکوژرێ خانەی بوسەیلەکە وردە تەلاشی ئەکا واتە ها یعنی نامێنێ سەلکی مۆکە کە سەلکی مۆکە نامێنێ یەکشت ئەمێنێتیاکەیش مولولی خوێنەکەی کە بۆ بوسەیلەکە ئەڕوا بە لەیزەری دووەمیان کە ئەندیاگەکەی ئەو بوسەلێ ئەو سەلکی مۆکە مۆکەی بۆڕوا ئەوەش زعیفەکەی کە مۆکەی بۆ نەڕۆی وردەوتەم و دروست نابێتەوە زۆربەی کات بیستومان ئەوانەی کەمویان ڕق و زبر و بۆ نەڕەشە ئەوە زیاتر تەئسیر ینی لێزەر کاریگەری باشتر بەڵێ بۆ لەوەی باسمان کرد لەبەرەوەی هەدەفی لەیزەر میلانۆسایتە خانەی میلانینە کە تێکی بشکێنێ چەند میلانۆسایتەکەت بە قووەتتر بێ ئەوە نەتیجە و باشترە بێ بەڵام لەمان کاتیشا احتیمال هەیە سووتان زیاتر بێ کەواتە ئەوەش بەپێی تەڵقەکە ئەگۆڕێ باش دکتۆرە گەشین پێم خۆشە دوا پرسیارە دیێ بکەم ئەگەر شتێکم بیر چوو حەزەکەم هەموو پرسیارەکە باش بزانم کاتی گونجاو ئایا بۆ نمونە لەیزەر ئەوەی بیستی بێتم ئیتر نازانم لە ڕووی زانستیەوە ڕاستە یاخود هەڵەیەک پێم خۆشە خۆت ئەگەر شتەکە لە ڕووی زانستیەوە پێم بڵێ بزانم باسەکەن کە لەیزەر کاتی گونجاو بۆ ئەو کاتی زستانە لە زستانە لەیزەر بکرێ باشترە زیاتر ئیستیفادەی لەکەی ئایا ئەمە لە ڕووی زانستیەوە ڕاستە یاخود کاتێکی گونجاوی بۆ نییە لەیزەر نەخێر لە ڕووی زانستیەوە بە هیچ جۆرە کاتی گونجای نییە لەیزەری مولابردن باسەکە بەڵێ ئێمە هەر پرۆگرامەکە لەیزەری فراکشنەڵ لەیزەر بکەی بەڵێ بە دڵنیای و زستان باشە ئەوە سووتانی دەموچاوە بەڵام لەیزەری مولابردن وەکو باسمان کرد هەتا تۆ مۆکە خەیتە حەدیەوەی لە گەشە بیوەستێنی لەواچە زستان و پاییز و هەر 4 فەسڵەکەی ساڵ تێپەڕ بێ ئەنجا تۆ بیکەیتە ئەو هەدەفە چکەوتمان پێنجەسەیەکێوێ مانونی جارێکەواتە هیچ بە هیچ جۆرە ڕووی زانستی نیە لە سەبارەت بۆی کە لە چه وەرزێکا بیکەی زۆر باشە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ دکتۆرە گەشین سپاس بۆ ڕێنمایی زانیاریەکانت دەستە خۆش و ماندوو نەبن زۆر سپاس دەستان خۆش بێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆرە گەشین کەمالشا کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکارین ئەمڕۆ میوانداری ئێمەی کرد لە دیارم سنتەر زۆر سپاس سەو باسمان کرد لەسەر سود و زیانەکانی ئامێری لەیزەری مولابردن تا پرۆگرامێکی تر هەر شاد بن هیوادارم هەمووتان تەندروست باش بن.